میوانەکەم ئامادەیە بەڕێز ڕێبوار هادی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی کە لە هەولێرەوە لەگەڵمدایە. بەڕێز ڕێبوار هادی ئەم کاتتان باش بانگێشتان بۆ هاتووە کە سبەی بچنە کۆبنەوەی پەرلەمانی عێراق. بەڵێ ئەو کاتەی جەنابەت و بینەرانیش باش نەخێر تاکو ئێستا هیچ بانگەشتێک لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لە بۆ ئەندامانی پەرلەمان نەهاتووە، دانیشتنی سبەش بەڕسمی دیاری نەکرایە و بەرنامەی کاریش دیار نییە تاکو ئێستا. هەواڵێک بڵاو بۆ تۆ زانیاری هەیە گوایە سبەی پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە، پێتان وایە کۆبوونەوەی ناکرێت یان چییە؟ وەڵاهی ئەگەر باسی لێ بکەن بە جێرەی دەستور و بە جێرەی نظامی داخلی سەرۆکی ڕاستپێردراو لە بۆ پێکهێنانی ئەنجومەنی وەزیران پێویستە بەرنامەی کاری خۆی منهاجی وزارەکەی بنێرێ لە بۆ پەرلەمانی عێراق و لە پەرلەمانیش بە سەرۆکایەتی جێگیری سەرۆکی پەرلەمان لێژنێک پێک دەهێنرێ لە بۆ هەڵسەنگاندنی بەرنامەی کاری حکوومەت لە بۆ ساڵانەی کار دەکات و ئەو راپۆرتەش پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران دەکرێت تاوتوێ لەسەر دەکرێت پاشان بە جێرەی مادەی 76 دەنگ لەسەر ئەندامانی کابینە وزارەکەی تاک دەدرێت و پاشانیش دەنگ لەسەر منهاجی وزارەکەی دەدرێت. بۆیە ئەوەی ئێستا هەیە ناوی ئەندامانی با بڵێن کابینە وزارەکە تا ئێستا بەڕسمی لە بۆ پەرلەمان نەهاتیە، تەنها منهاج وزارەکە هاتی و بەڵام لیژنەکە پێک نەهێنرایە بەڕسمی بۆ ئەوەی بتوانانی کۆبنەوە لەسەر منهاجی وزارێک بەرنامەی کارەکە بکاتن و راپۆرت پێشکەش بکات. ئەوەی من دەبینم تا ئێستا بەڕسمی هیچ بانگێشتنامەیەک لە بۆ ئێمە نەهاتووە و لە ڕووی دەستوری و نظامی داخلیش پێم وانییە سبەینێ بتوانین ئەمە دەنگ لەسەر کابینەی وزارەکەی بەڕێز سوودانی بدەین. کەوا بێت بە پێوە پەرانەی باست کرد کۆبنەوەی سبەی پەرلەمانی عێراق زەحمەت ئەنجام بدرێت. تا ئەو دقەی کە داخلی ستۆدیۆ تا بەرنامەی هەواڵەکانی بەڕێستان بووین هەتا ئێستا هیچ ئاگادارکردنەوەک لە ئەندامانی پەرلەمان نەهاتی وەکو باسیشم کرد لە ڕووی عملیشەوە لە ڕووی کارکردنیشەوە ئەگەر بێ و ئەو لێژنەیە ینی دەبی پێک بهێنرێت بە جێری نظامی داخلی کە باسی لەوە دەکەن لە مادەی 49 ئەو لێژنەیە پێک دەهێنرێت و تەقیمی منهاجە وزارەکەی ئەوەی کە بەڕێز سوودانی پێشکەشی کردووە پێم وانییە بتوانرێت لە ماوەی چەند کاتژمێرێکدا ئەو کارە جێبەجێ بکرێت. بەڵێ هەندێک لە وەزارەتەکان تا ئێستا یەکلا نەکراونەتەوە، هۆکارەکەی چییە؟ دواتر دەتوانێت هەروە بە ئاسانی یەکلا بکرێتەوە؟ بەڵێ دیارە ئەوەی کە ئێستا هەیە لایەنەکانی شیعە و لایەنی سونە لە نێوان خۆیاندا هەندێک لەسەر کەسایەتیەکان کێشان هەیە لەسەر دیاریکردنی یان لە بابلێن دابشکردنی وەزارەتەکان بە جێرەی ئەو استحقاقی انتخابی کە هەیە تاکو ئێستا یەکلا نەبێتەوە، بەڵام تەسەوەر دەکرێت لە ڕۆژانی دادیان لە چەند کاتژمێری دادێ ناوەکانی گلا بکرێتەوە چونکە ئەو نووسراوەی کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاستپێردرا بۆ پێکهێنانی ئەنجومەنی وەزیران ئاراستەی پەرلەمانی کردووە ناوی وەزیرەکانی تێدا نییە، تەنها منهاجی وزارەکەی نردووە لە بۆ پەرلەمانی عێراق هەتا ئێستا دیارە لایەنەکان بە تەواوی ڕێک نەکەوتون لەسەر یەکلاکردنەوەی وەزارەتەکان. بەڵێ پێتان وایە لە پەرلەمان گرفت دروست نابێت بۆ پێکهێنانی کابینەی حکوومەتی عێراق؟ بابەتی گرفت ئەوەی ئێستامات بەڕاستی چاوەڕێ ئەوە دەکەین کەەوە بەرنامەی کاری حکوومەتەکە دەگاتە پەرلەمان و تاوتوێ دەکرێت و لێژنەکە کۆبنەوەی لەسەر دەکا و راپۆرتێک پێشکەش بە پەرلەمان دەکا ئەوەی گرینگە بەلای ئێمەوە بەڕاستی ئەوەیە بزانین بەرنامەی کاری ئەو حکوومەتە بە شێوەیەک هاتووە و بەرنامەی کاری ساڵانی داهاتوو چ دەبێتن و گرنگی بە چ لایەنێک دەداتن. ئایا ئەوە لە پێم وایە لە ناو پەرلەمان گفتوگۆی زۆر هەردەگرێت و گفتوگۆی لەسەر دەکرێت لەلایەنە سیاسیەکانیشەوە بەڕاستی یەک لەو بابەتانەیە کەوا جێگەی گرنگیە، بەڵام سەبارەت بە دابشکردنی با بڵێن وەزارەتەکان بەسەر لایەنە سیاسیەکاندا پێم وایە پێشەوەی داخلی هۆڵی پەرلەمان بین ئەوە ڕێکەوتنی لەسەر دەکرێت لەسەر دەنگدان بە وەزیرەکان. پەرلەمانی عێراق پێویستی بە چەندێک کاتە بۆ ئەوەی بەرنامەی کار و تەواوی پرۆسەی کابینەکەی محەممەد شیع سوودانی یەکلا بکاتەوە بۆی کۆ ببێتەوە؟ بەڵێ دیارە لە تەجروبەی ساڵانی با بڵێن کابینەکانی پێشووتر ڕۆژێک تا 2 ڕۆژ پێویستە لە ئەوەی کۆبنەوە بکرێت لە نێوان با بڵێن لێژنەک پێک بهێنرێت بە سەرۆکاتی جێگیری سەرۆکی پەرلەمان. ئەو لێژنەیە تاوتوێ ئەو بەرنامەی کارە دەکات، ئەو لێژنەیە راپۆرتێک پێشکەش دەکات لە بۆ پەرلەمان، ئەو راپۆرتە با بڵێن گفتوگۆی لەسەر دەکرێت، ئەوەش پێویستی بکاتە و دەوەسێت لەسەر کاری ئەو لێژنەیە ئایا هەتا چەند دەتوانێت یان با بڵێن هەتا چەند ئەو بەرنامەی کە پێشکەشی دەکات پێشکەشی کردیە سەرۆکی ڕاستپێردراو جێگا ڕەزامەندی لایەنە سیاسیەکانە. ئەو لە نێو کاندیدە کوردەکاندا بە تایبەتوانی پارتی دیموکراتی کوردستان تەواو یەکلا بوونەتەوە ئەو ناوانە؟
هەتاکو ئێستا بە ڕسمی وەکو ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان هیچ شتێک لەو بابەتەوە بە ئێمە نەگەیشتەوە وەکو کوتلەی پارتی دموکراتی کوردستانی هەتا ئێستا بە ڕسمی ئەو دیارە ئەو بڕیاری سەرکردایەتی پارتیمان دەبێتن ئەو یەکلا دەکاتەوە چێتکاندی دەبێت بۆ ئەو پۆستانێکەوە بەر ئێمە دەکەوێت وەکو کوتلەی پارتی دموکراتی کوردستان کەوا بێت تا ئێستا وەکو فراکسیۆنی پارتی ناوی هیچ کاندیدێکتان بۆ ناتەوە ئاگادار نین؟ وەکو باسم کرد سەرۆکی ڕاستپێردراویش کە ئەو نووسراوی ئاراستەی پەرلەمان کردووە باسەوەی دەکات ناوی وەزیرەکان لە کاتێکی دیکە لە بۆ پەرلەمان دەنێرێت دیارە ئەوش پێویستی بە ئیجراعاتی خۆی هەیە ئەو ناوانەی کە یەکلا دەبنەوە لە بۆ وەرگرتنی ئەو پۆستە وزاریانە پێویستە ئەوش ڕەزامەندی چەند لایەنێک هەیە وەکو ئەوەی تاکید دەکرێتەوە لە وەزارەتی خوێندنی باڵا لە موسائلە و عەدالە لە نەزاها کۆمەڵک ئیجراعاتێک سەبارەت بە هەر کاندیدێک لە بۆ وەرگرتنی یان بابڕێ بەڕێوەبردننی وەزارەتانە لە ماوەی ساڵانی دادی ئەوە پێویستە ئەو لایەنانە ڕەزامەندیان وەربگیریان با بڵێن نووسرا بۆ ئەو لایەنانە بکرێت پاشان ناوەکان لەسەر ئێستا لەنێو وەزارەتانی کە بەر کورد دەکەوێت 4 وەزارەتە پێم وابێت سیانی دانراوە کە خالیشوانێ بۆ وەزارەتی دات هەروەها بەنگی ڕێکانی بۆ وەزارەتی نیشتەجێکردن و هەروەها بەڕێز فات حوسێنە بۆ وەزیری وەزارەتی دەرەوەی عێراق ئەو ناوانە بەیەوە نەدراوە ئاگادار نینیان نەخێر تاکو ئێستا هیچێک لەو ناوانە بە شێوەیەکی فەرمی بە ئەندامانی با بڵێن کوتلەی ئەمە نەدراوە دیارە لە ڕۆژانی دادیان با بڵێن لە چەند کاتژمێری دادی ئەو بابەتی یەکلا دەکرێتەوە و شێوازی دابشکردنەکە بە شێوازێک دەبێت ئایا ئەو وەزارەتانی کە هەنا وەزارەتەکان دەبنە پشتی پارتی دموکراتی کوردستان یان بە شێوەیەکی دیکە دەبێت ئەوە لەسەر ڕێکەوتنی سیاسی دەمێنێتەوە ئێمە و لەگەڵ لایەنەکانی دیکە بەڵێ بەڕێز ڕێبوار هادی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە هەولێرەوە لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداری و ڕوونکردنەوەکانتان